تەوەری یەکەمەوە باز لە ڕۆڵ و گرنگی پێدانی پەروەردەی خێزانەکەین، باز لە پەروەردەی دایک و باوکەکەین بۆ منداڵ تا چەند گرنگەکە دایک و باوک ڕۆڵی سەرەکی هەبێت لە زیاتر ناساندن یان ئاشناکردنی منداڵ بە کەلتور شوناز و زمانی کوردی گرنگی پێ بدرێت. سەرەتا ڕۆڵی خێزان و دواتر ڕۆڵی پەروەردە و مامۆستایان و ناوەندە پەروەردەیەکان لە پەروەردەکردنی مناڵە بۆ زیاتر ناساندنی کەلتور و شوناس و هێشتنەوەی زمانی کوردی. گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شنیار وشیار ڕێنماییکاری پەروەردەی. شنیار کاتفەرمە. بەخێوی مامۆستا شنیارگیان سەرچاو. هیوادارم بەیانێکی خۆش بێ بۆ گژلایە. بۆ بەڕێزی شجاع بۆچ لە کوردیە جوانانەوە هاتی ئەمەنێتر تەوەرەکە چێژم بەخشێ با کوردانەتر بێ. یەخوا پیرۆزی بێ. زۆر سپاس. بەخێر بێت. زۆر سپاس بەڕێزی. باز لە ڕۆڵ و پێگەی دایک و باوکەکەین لە پەروەردەی مناڵەکەیانە تا چەند گرنگە گرنگی زیاتر بدرێ بە کەلتور بە شوناز و بە زمانی کوردی و بە ڕێزیش بەجلی کوردیەوە هاتووی دووبارە پیرۆز بێت. ئەمج لە کوردیانە ئەکرێت بڵین یەکێکە لە ڕێگا کوردیەکان بۆ ئەوەی کە مناڵەکانمان زیاتر ئاشناکەین بە کەلتوری خۆمان. بەڵێ سەرەتا سوپاسانەکەم بێگومان پەروەردەکردن خۆتان نەزان خێزان دەورێکی سەرەکی هەیە بۆی کە پەروەردەکردنێک بە شێوازێکی دروستتر بێت لەوەی کە هەیە. ئێمە زۆر کات هەیەکو خێزان چاوەڕوانێکی زیاترمان هەیە لە مناڵ بۆ ئەوەی کە بزانین چیەکات و چۆن هەڵسوکەوتەکە یاوە خۆت ئێمە ئەمانەوە فێری هەندێک زمان بێ هەندێک لایەنی معریفی هەندێک لایەنی زانستی بێ کە ئەمە بەشێکی دووەمی بابەتی مناڵە بابەتی پەروەردەکردنە بەشە سەرەکیەکەی ئەوەیە کە لایەنی پەروەردەیەکەی لە ڕووی ئاداب و تەقالید و لە ڕووی کللتوری کۆمەڵگەی خۆمانەوە کە چۆن فێری مناڵی بکەین لەوەی کە چۆن جلی کوردی لەبەرکە لەوەی کە چۆن ئاداب و تەقالید و ڕێزگرتن و ناسپێدان و گرنگی پێدان لە هەمان کاتا چۆن بتوانێت سوپاسێک بکات چۆن بتوانێت ببەخشێت چۆن بتوانێت خۆشەویستی ببەخشێت لە ناو هاوڕەکانیا یانی وەکو دایک و باوک و وەکو ئەرکی ڕێنمایی کارەکان بە شێوازێکی گشتی پەروەردەکردنی مناڵەکانمان سەرەتا بە فێربوونی ئەو بەها باڵا و جوانانەیە ناسینی کللتوری خۆمانە و جۆنێتی زمانی خۆمانە بە ئاراستەکردنمان بۆ مناڵەکانمان ئەو جلو بەرگانەیە کە ئێمە لەبەری ئەەکەین و بۆ ئەوەی کە ئاشنایکەین لەگەڵ مناڵەکانمانە بۆ شتێکی نامەوە نەبێ لەلایەن زۆر کات بینیمانە هەندێک مناڵ هەیە کە جلی کوردی لەبەرکە زۆر بێتاقەتە بێ دوای 2 ساعت لەبەریا بێزارە بێلی ئەمە چییە؟ ئەمە ئەوەیە ناساندنێکی زیاتری پێویستە لەلایەن خێزانەوە بۆ ئەوەی ئاشنا ببێ بابەتە پەروەردەیەکانیان ئاشنا بێ بە کۆمەڵگەی کوردی و تەقالیدی کوردی. باش ئێستا لە پاڵ ڕۆڵی دایک و باوک مامۆستا پەروەردە چۆن نەتوانێت هاوکاری پرۆسەکە بێ؟ بەڵێ هەندێک کات هەیە لە ناوەندە پەروەردەیەکانان بێگومان بە چالاکیە جۆر بە جۆرەکان لە بۆنەکانە بۆ نمونە لە دایانگەکان نزیکی جژنە بێ مەراسیمێک ڕەکەخان بۆ ئەوەی کە جلێکی کوردی لەبەرەکەن یاوە خۆت نەورۆز ئەبێ ئاهەنگێکی گەورە ئەگێڕن ئاگر ئەکەنەوە هەمویان بە جلی ئاڵا و واڵا و ڕەنگەوە ئەچنە ناو ناوەندەکانەوە ئەمە مناڵ تا ڕادێک فێری ئەبێ لەوەی کە چۆن جلەکانی لەبەرکە ئەجلی کوردی چییە چۆن خۆی بناسێنێ وەکو نەتەوەیەک بنەتەوەکانی تریش بەڕاستی جوان ترین جل لە دنیا بەڕێی من جلی کوردیە کە لەبەریەکەی چونکە ئەمە ناسنامە و نەتەوە و شخصیات و کەسایەتی کۆمەڵگەی خۆتە کەواتە نابێت پێت ئایب ئێمە زۆر کاتێ بۆ شوێنێکی گشتیش بۆ ئەڕۆینیان بۆ حەفرەیەک بۆ مناسبەتێک ئەڵە دەلای بە جلی کوردی جوان نییە بۆچی جلی کوردی لەبەرکەین یان خۆش نیە نا ئەمە جوانترین جلە و ڕەسەنایەتی تۆیە کللتوری تۆیە بۆیە پێویستە ئەم کللتورە بگوازیتەوە بۆ ئەو کەسانەی کە مناڵترن یا خۆ بۆ ئەو مناڵانی کە لە بواری پەروەردەیە. مامۆستا ئێستا ئێمە جل بابەتێکی گرنگە بۆ نمونە ڕۆژی ئاڵای کوردستانمان هەیە ڕۆژی جلی کوردیمانە مناڵان لەم ڕۆژە بە خۆشحاڵیەوە جلی کوردی لەبەرەکە بەڵام لە پاڵیا ئێمە ئێستا بابەتێکی گرنگی تریشمانە زمانی کوردی بە کۆمەڵی خوێندنگەمان هەیە کە ئەمانە بە زمانی بیانیە کوردی نییە. ئەمە کاریگەری لەسەر مناڵان دروست کردو لەم نێوەندەیە پەروەردە چۆن نەتوانێت ئەم ڕۆڵەی خۆی بەرجەستەتر بکات خزمەت بە کەلتوری کوردی و زمانی کوردی بکە. هەمووکو خێزان هەمووکو پەروەردەکاران کە لە ناوەندە پەروەردەیەکانان بە تایبەتی لە تەمەنە بچووکەکانەوە سەرەتای تەمەنی 3 ساڵی بە هیچ شێوازێک گونجاو نییە مناڵ لەوەی کە زمانێکی تر فێر ببێ بێجگە زمانی کوردی بۆ لەبەرەوەی ئەم مناڵە ئاشنا نابێ هەستەوەرەکانی بەهێز نابێ کۆمەڵایەتی نابێ گۆشەگیر ئەبێ لە هەمان کاتا فێری ئاداب و تەقالید نابێ بەتەکید ژێر 3 ساڵ یعنی کە تۆ فێرت کرد زمانی دووەم فێر بێت تۆ زمانی دایکەکە جارێ بە تەواوەتی فێر نەبووە ناکرێ
وەکو خێزان کە ئێمە بێگومان من بەداخەوە هەندێک جار ئەبیستم ئەڵێن بەڕاستی لە تایبەتی لە تەمەنی دایانگەیە هەندێک خێزانەی ئەڵێ من زۆر دڵخۆشم لەوەی مناڵەکەم فێری ئینگلیزی بۆ فێری پیتەکان بۆ یان فێری وشەکان بۆ نا ئەمە دڵخۆشی ناوێت چونکە ئەمە ئەبێتە مایەی ئەوەی کە گرفت بۆ خودی مناڵەکە دروستکە لە بازنەکانی دیکەی تەمەنیاکو باخچە و قوتابخانەکان لەبەرەوەی ئەم مناڵە کە لە ئاسێکی گەورەترا بوو لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتەکانەوە لاوازە بێت ناتوانێت تەنانەت وشەکان بە جوانی دەبڕێ ئەسڵ ناتوانێت لە بەرامبەرەکەی تێبگا کە لەوەی بۆن منە شتێکی بەسیتی بێ بۆن منە بێ ئاوێک بخوا بازڕومی بوێ شتێکی بێ کە پێویستە سەرەتاییەکانی ئەو مناڵەیە یعنی مەبەستەکەمان لێرایە ئێمە زۆر کات هەیە لە تەمەنی دایەنگەیە ئەڵێن با زمانی دووەم فێر بێ ئەمە گرفتە گەورە یەکەیە بۆ خێزان کە بە هیچ شێوازە دروست نەبێ ڕەنگە هەندێک جار لەلایەنی تەندروستیەوە تووشی کەمی ئاخاوتن ببیان تووشی زمانگرتن ببێت لە قسەکردنا کە ئەمە گرفت بۆ دایک و باوک دروستەکە لە توێژینەوەکانە سەلمێنراوە لە سەیە پەنجای ئەو مناڵانەی کە توانای فێربوونیان هەیە لە توای تەمەنی 3 ساڵیەوەیە لە زانکۆی هاروارد ئەم توێژینەوەی ئەنجام دراوە واتە تۆ لە دوای تەمەنی 3 ساڵی و کە مناڵەکە ئەچێتە باخچە تەمەنی 4 ساڵە ئەنجا تو ئەتوانی پرۆسی فێربوون پرۆسی زمانەکانی تر لەگەڵ ئەم مناڵەیە بەکاربێنی ئەمە لەلایەنە زانستیەکەوە بیگرینە بەر ئەگەر لەلایەنی کللتوریشەوە بێ حتمما تو ئەبێ زمانی دایکایەتی پێ بناسێنی بۆ ئەوەی کە ئاشنا بێ مناڵەکە بە چواردەورەکەی خۆی بۆ ئەوەی لە هەمان کاتا پەیوەندیەکانی بە دروستتر بەستی ئێمە زۆر بەداخەوە ئەو گرفتەمان بۆ دروست بۆ لە دایانگاکانە کە ئەڵێن زمانی دووەم نابە هیچ شێوازە گونجاو نییە پێویستە زمانی یەکەم ئاشنا بەڵام دایک و باوک گرنگی بۆ ئاەن کە پێش زمانێکی تر پێش زمانی دووەم گرنگی زیاتر بە زمانی کوردی بدرێت بە خۆشحاڵانەوە هەندێک ئێمە هەموو شتێک کە باسەکەین بە شێوازێکی ڕێژەی باسەکەین بەڵام هەندێک جار هەیە نا بەداخشەوە گرفتمان هەر بۆ دروستە بێ لەوەی کە ئەڵێ نەبا زمانی ئینگلیزی بزانێت بۆ مستەقبەلی باشە بەڵام تو کە زمانی کوردی نازانێت و نازانێت وشێک بڵێ بابە بڵێ دایە بڵێ ئاو بڵێ نا یعنی هەندێک وشەی سەرەتایی هەیە مناڵ بۆ منە تەمەنی 1 ساڵە ئەتوانێت 100 وشە بە تەواوەتی فێر ببێ ئەگەر مناڵێکی ئاسایی بێ لە ڕووی فکری و لە ڕووی زمانەوانیەوە کە تو ئەم بازنەی لێ قەت ئەەکەی زمانێکی تر ڕاستەوخۆ ئەەکەیتە ناو بابەتەکەەوە ئەو زمانی تو وەرناگری ئەو لە تۆ تێناگە ئەو ناتوانێت وەڵام باتەوە ناتوانێت بە شێوازێکی دروست جواب بباتەوە بۆ لەبەرەوەی باڵی کێشاوە بەسەر زمانێکی بیانیە کە دوورە لە زمانە سەرێکەکەی خۆی ئەکرێ بڵین ئاهر ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە لەبری ئەوەی زمانی کوردی بە جیهانی بکەین خۆمان بکوژی زمانی کوردی بین بەتەکید ئەمە زۆر خاڵێکی گرنگە هەندێک جار هەیە ئێمە زۆر لاوازین لەوەیە ینی ڕاستە زمانەکانی تر زۆر باشە بۆ ئەوەی کە گەشەی عقلی گەشەی کۆمەڵایەتی گەشەی معرفی ئەم مناڵە بەهێز بێ بتوانێت لەوەی کە باشتر هەنگاوەکانی بۆ ژیان بنێ بتوانێت لەوەی کە لە داهاتوە کارێکی دروستتر بدۆزێتەوە بەڵام نا بە پێچەوانەوە کە تۆ وات کرد مناڵێک لە مناڵیەوە لە تەمەنی 3 ساڵ و 2 ساڵەوە فێری زمانێکی بیانی بێ واتە ئەم مناڵە ئاستی کەسایەتەکەی لاواز ئەەکەی ئاستی قسەکردنەکەی لاوازەکەی لەلایەنی مێشکیشەوە هەندێک جار ئەم مناڵانە تووشی پوکانەوەی مێشکە بن هەندێک جار بە بۆنەی ئایپاد و مۆبایلەوە ئەم بابەتیان بەکارهێناوە فێری هەندێک پیت و هەندێک وشە بوون یعنی ئەمە گرفتەکە دروستەکە لایەنی مێشکی لاوازە بێ بۆ مناڵەکە کەواتە ئێمە با نەبینە بەربەستێک لەوەی کە مناڵ فێری زمانی یەکەم بێ بە ئامانجی ئەوەی کە زمانی دووهەم گرنگترە بەڵێ منیش ئەڵێم گرنگترە بەڵام لە تەمەن و لە بازنەی خۆیان نەک لە تەمەنێ بچووکەکانە کە پێویستی بە بەها کۆمەڵایەتی و ئەخلاقی و کللتوریەکان هەیە کە باڵ ئەکێشێ بەسەر ژیانە مناڵەکەم بۆچێ لە مناڵیا فێری ئەو ببێ کە ئەپڵ چییە فێری ئەو بێ کە هەندێک وشاکە بۆ تەمەنی ئەو گونجاونیە من پێویستە جارە فێری ئەو بکەم چۆن ڕێز بگرێ چۆن جل لە بەرکە چۆن جلەکانی کۆکاتەوە چۆن نامخوات کاتێک شتەکانی بڵاو کردەوە لە زەویەکە چۆن بیخاتەوە ناو شوێنەکەی خۆی چۆن یارەکانی کۆکاتەوە چۆن هاوبەشی لەگەڵ مناڵەکانی ترابکە لە کاتی ناخواردنە چۆن لە هەمان کاتە جوابی گەورێک نهاتەوە بە شێوازێکی بە شێوازێک کە دروست نەبێ ینی ئێمە فێری ئەوەی ناکەین کە چۆن باشترە هەنگاو بنی فێری ئەوەکەی کە چۆن باشتر زمانەکەت بەهێزتر بێ ئەمەش گرفت دروستەکە جامە بۆچی مەلایەنی پەروەردەیی لاواز بێت و لە هەمان کاتە لایەنی زانستەکەی بەقەوەتر بێنا کە تۆ ئیشت کرد لەسەر لایەنی کللتوری و لە سەلایەنی ئاداب و تەقالیدی کۆمەلگا ئەو کاتە ئەتوانی پەنابەریتە ئەوەی کە بتوانی لە بازنەکانی ترافێری ئەوەی بکە کە چۆن زمانەکان بخوێنێ خۆشحاڵانە زۆر دەورە هەیە زۆر خولی هاوینە هەیە لەوەی کە مناڵ فێری ببێ بەڵام لە بازنە و لە شوێن و لە پێگەی خۆیان باش جا مامۆستا شنیار ئێمە ئێستا هەر ئەگەر بچینە ناو قوتابخانەیەک بچینە ناو باخچەیە کە مناڵی تیابێ ئەبینین زۆربەی ئەو مناڵانە
بۆ نمونە هاوزمانی یەکەن کوردن بە ئینگلیزی بەیەکەوە قساکەن ئەمە لە کوێ ئێمە ڕێگەکە بە هەڵە چونکە ئابم شوێ مناڵی ئێمە لە جیاتیۆی ئاخاوتنی ڕۆژانەی خۆی بەدەر لە قوتابخانە بە زمانی دایکی خۆی بە زمانێکی بیانی قساکە بەڵێ ئەوە زۆر کات بۆ ناوەندە پەروەردەکان بە شێوازێکی گشتیش ئەگەڕێتەوە چونکە هەندێک ناوەند هەیە ئەهلی و بێگومان هەندێکیشەیە هەر حکومیە بەڵام ئەگەر تۆ لە شوێنێکی ئەهلیابی یا خودت حکومیابی تو ئەبێ وەکو مامۆستا وەکو ڕێنیشاندە ڕاستە ئەم بۆ نمونە مؤسسەیەک دانراوە بە شێوازێکی سیستەمی بەریتانی ئەخوێنیان سیستەمێکی سویدی ئەخوێنێ ئۆکی ئێمە کێشەمان لەگەڵیانە بەڵام لانی کەم نابێت زمانی یەکەمی خۆی ئەم مناڵە فرامۆش بکە ئەمەش ئەگەڕێتەوە بۆکیە بۆ ڕێنمایی کارەکان و بۆ مامۆستاکان کە بە شێوازێک قسە لەگەڵ قوتابیەکان بکەن شێوازی کوردیشی تیابێ ڕاستە هەندێک جار ڕەنگە هەندێک وشە کەلیمە بە ئینگلیزی بڵێ بەڵام ما باقی ئەبێتەوە بە کوردەکە لەگەڵیشانە هەنگاو بڵێ بۆ ئەوەی کە لە کەسایەتی مناڵەکەشدا نەبەزێت و بگاتە حاڵەتێک ئیتر بە زمانێکی جیاوازە قسە بکات و باڵ بکێشێ بۆ هەندێک تەسەڕوفات و هەندێک لادانی کۆمەڵایەتی کە لەگەڵ عادات و تەقالیدی خۆمانە ناگونجێ من زۆر جەنابەت ئەمە بینیت من زۆر کات بڵێ من زۆر کات هەیە مناڵ کە لە قوتابخانەکەی خۆمانە بوون من هەرکو بە کوردی قسەم لەگەڵا کردوون بۆ یعنی من پێویست ناکە بێم وەکو ڕێنمایی کارێک بە زمانێکی تر قسەی لەگەڵا بکەم ڕەنگە هەندێک جار وەکو هەندێک بابەت پێویست بکە بەڵام تا بتوانم زمانە کوردیەکە فەرامۆژ ناکەم لەبەرەوەی مناڵە بیری نەچێتەوە کە کێیە لە کۆتاییە بیرمان نەچێ ئێمە هەر کوردین ئەگەر بچیتە ئەو پەڕی دنیا بچیتە هەر وڵاتێک کە خۆت پێ خۆشە هەر کوردی یعنی ئیتر پێویست ناکالەوەی کە ئاداب و تەقالید لە کۆمەلگاکە خۆتا وای لێبێت کە ئەوەنە نزم ببێتەوە ڕەفتاری ناشرین بنوێنێ هەندێک حاڵەتم بینی و بە تایبەتی لە هەرزەکارەکانە بۆ نمونە هەنێ جلوبەرێک هەیە بەڕاستی کە لەبەر یەکەن ئەها ئەم پانتۆڵ شتێ دراوە خۆ هەر کەسێ ئازادە بەس پێویستە بزانێت کە لەوەی کە کۆمەلگای کوردی خۆی چۆنە چ جلێک جوانە چ جلێک مڕەتەبە یان هەندێک قش ستایلی قش هەیە ئۆکەی هەموو کەسێ ئازادە لەوەی کە چی لەبەرەکە چی ستایلێک لە پێستیا لە قژیا دروست ئەکا بەڵام پێویستە ئەوە جیاواز نەبی لەوەی کە هەموو سەرنجەکانی بەرامبەرت بەلای خۆتا ڕابکێشی بۆ لەبەر ئەوەی دوجار لەگەڵ کۆمەلگەی خۆتا ناگونجێ ئێمە با لە واقع نەکەین یعنی ئێمە هەموو جار باسی ئازادیەکەین بە قسەی زل ئازادی وا و ئازادی وا زۆر کات لەسەر تەلەڤیزیۆن بەڵام لانی کەم ئەبێ بەشێک بێ لەگەڵ کۆمەلگە و ئەسڵەکەی خۆتا بگونجێ ئەگینا ئەمە گرفت بۆ دروستەکات و لایانی دەرونی خۆشت سیستەکە لەدا باشە بەڵام ئێستا ئەوەی کە بینین هەندێک قوتابخانەکان بە تایبەت ئەو قوتابخانە و خوێندنگایانەی کە حکومی نیە باشە ناحکومیە لە بانگەشەی قوتابخانەکەی خۆیە هەر لە ئێستاوە بۆ ساڵی داهاتوو کە دەستپێکی ساڵی خوێندن دەست پێ بکاتەوە باس لەواکەن کە زمانی ئینگلیزی بۆ نمونە زمانێکی بیانی گرنگێکی زۆری پێدرێت لەم قوتابخانەیە وەکو بانگەشە بەکارهێنرێ ئێستا بەڵێ زۆر ڕاستە ئەخر ئەمە لایەنێکی بزنسیە خۆتان ئەزانن بەڵام لایەنێکی تریش نا ئێمە خۆشمان لە قوتابخانە ئەهلەکانە هەر کارمان کردووە لەوەی ڕاستە ئینگلیزی ئیحتیمامێکی زیاتر پێ وترێ لەبەر ئەوەی کە دایک و باوک زۆر جەختەکەنەوە لەسەروی مناڵەکەی ئینگلیزی بزانێ ئێمە کێشەمان لەسەر ئەوە نییە با بزانێ بەڵام بەپێی ئاستی قوتابخانەکەیە ئەگەر قوتابخانەیەک من بۆ نمونە ئاسایی ببلایەوە بۆنە لە کاتی ڕێستەکانیشا بە کوردی قسە بکەن یعنی لە هەندێک قوتابخانەیە بینیویشمە ئەڵێ نابێ هەر بە کوردی قسە بکەن نا ئەمەش هەر غەڵەتە بەڵێ یعنی ئەبێ بەپێی ئاسی سیستەمەکە بێ ینی ئێمە ناتوانین بە هەموو قوتابخانەکان بڵین بەو شێوازێ بە شێوازی ئینگلیزی بێ نا ئێمە خۆمان زۆر کاتیشەیە لە قوتابخانەکەمانە بە کوردی قسەمان کردو و زۆریش ئاسایی بوو کەسیش ڕێگرنە بۆ لێ بێگومان گرنگێکی زۆریشمان ناوە بە زمانی کوردی یعنی زۆر کات هەیە نەک لە چالاکیە بۆ نمونە ڕۆژی زمانی دایک یا خۆت ڕۆژێکی تر هەندێک جار هەیە چالاکی جۆر بە جۆرمان کردووە بۆ ئەوەی کە زمان و ئاخاوتنیان باشتر بێ قسەکردنیان باشتر بێ بزانن کلتور و نەتەوەی خۆیان کێ بزانن کورد کێ مێژووی کورد چییە دوجار هەر ینی ئەبێ مناڵ بزانێت کە مێژووی خۆی چییە ئیتر هەرچەند بارودۆخ ناخۆش بێ خۆش بێت بەڵام بەگشتی تاشان گرنگی ئێرێ بە ئێمە چەندین بۆنەی نەتەوەیمان هەیە بۆنەی کەلتوریمان هەیە تاشان گرنگی ئێرێ بە بۆنانەوە لەو ڕۆژەیە کە یادی ئەو بۆنەیە چالاکی ڕێکەخرێ بەڵێ زۆر خۆشحاڵانە لە زۆر شوێنەبینیوە لە باخچە و دایانگە و قوتابخانەکانیشە ئێمە خۆشمان هەستاین بە پێشکەشکردنی ئەو مەڕاستیمە گرنگانە بۆ بۆنەکان نەورۆزە یا خۆت ڕۆژی زمانی دایکە لەبەر ئەوەی کە ئەمە ڕۆژێکە ناساندنیەتی بەو زمانە یعنی تۆش ئەبێ بیگوازیتەوە بۆ چەند کەسانێک کە نایزانن وەکو مناڵەکان ڕۆژەکە چەندی چەند ئەکا بۆ نمونە ئەم ڕۆژە بۆچی دروست بووە ئەم ڕۆژە پێویستە چ جلو بەرگێ لە بەرگەی مناڵ ئیتر وردە پێی ئەناسرێ ئەگەر خێزانیشی پێی نەوت بێ وردە ئەزانێت چییە وردە ئەزانێ ئەم ڕۆژە چییە کە وایە ئەرکەکە بۆ کێیە بۆ ڕێنمایی کارەکان و
مامۆستاکان ئەگەڕێتەوە ئێمە زۆر خۆشحاڵانە ئەبینم و ئەزانم لەوەی کە لە ناوەندەکانە گرنگیەکی زۆر ئەدرێ بە ڕۆژە جیهانیەکان کە ڕۆژی بۆ نمونە ئاستی نەتەوەی خۆمانی پێ دروست دەکرێت و دەستنیشانەکە باشە. ئێمە هەندێک لە خێزانەکان لە دەرەوەی وڵات ئەژین لە دەرەوەی کوردستان ئەمانیش خەمێکی زۆرە بابەتی پاراستنی کەلتور و زمان بۆ مناڵەکانیان بەڕێزت وەک ڕێنمایی کارێکی پەروەردەی چی ئەڵی بەو دایک و باوکانە بۆ ئەوەی کە حەز و خۆشەویستی بۆ زمانی دایکی لە مناڵەکانیان نەدروست بکەن. ئێمە زۆر گرفتمان بۆ دروستە بێ هەندێک جار لە خێزانی خۆشمانە کە بینی بۆ نمونە خێزانێک لە دەرەوە ئەژی کە جاری وایەتەوە دوای ماوەیەک ئەو گرفتە دروستە بێ کە مناڵەکەی ناتوانێت قسە بکە ناتوانێت دەربڕین بکە ئەمە بۆ ئاستی هۆشیاری خێزانەکە ئەگەڕێتەوە کە تا چەند و ئیحتیمان بۆ ئەیە کە دوجار هەر کوردە و لە وڵاتێکی ترە ئەژی بێگومان ینی تۆ بۆکو دایک و باوکێکی ناکرێ بۆ منە من چوومە وڵاتێکی بیانی و وڵاتێکی ترەوە ئادا بوو تەقالیدی کۆمەلگەی خۆم خەمە ئەولاوە لە پێناو ئەوەی کە زمانێکی تر و کەڵچەرێکی ترە من بیکەم قوربانی ئەوە نا ئەمە بۆ خێزان ئەگەڕێتەوە خێزان پێویستە زیاتر هاوکار ببێ بەڵام لە هەمان کاتیشە قسەکردنی زۆر بۆ نمونە ئەو خێزانە دایک و باوکە کە قسە لەگەڵ مناڵەکەیە کە ئەبێ ئاستی کوردیەکە زۆر باش بەکاربێنێت لەوەتی زیاتر وشەی ئینگلیزی بەکاربێنێ ڕاستە لە قوتابخانە ئینگلیزی ئەخوێنێت و بە شێوازێکی گشتی بەڵام پێ باشترە گونجاوترە لە ناو ماڵەکەی خۆتا بۆ زمانە قسە بکەی کە زمانی دایکە بۆ زمانی خۆتە بۆ لە بروی مناڵەکەش فێر ئەبێ دەربڕین بکە مناڵەکەش فێر ئەبێ کە قسە بکە یعنی زۆر کاتێ مناڵمان بینیوە کەێنەوە نازانێت ئەڵێ مانای ئەو وشەیە چییە ئەمە کێ فێری نەکردووە خۆ ئەمە لایەنی قوتابخانە دەور نابینێ ئەوان سیستەماتیکێکی تریان هەیە کە وایە خێزانەکەیە کە ئێمە لە کۆبوونەوە خێزانەکانیان و قسەکانمانە لەگەڵ مناڵەکان و هەرزەکارمەکانمانە پێویستە بە زمانی کوردی خۆمان بێت و فێری و ئاداب و تەقالید و جلی کوردیانەی بکەین کە لەبەریکەن بە خۆشحاڵیەوە لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەبینین کە کۆمەڵی خول بە زمانی کوردی ئەسازەکرێت مناڵەکان بەشداریان پێکرێت بۆنەکان لەوێ بەرزڕا ئەگرن بەتەکیید بەڵام ئیتر ئەمەشەها هەموو شتێک کە باسەکەین ئەڵێن ڕێژەیە بەڵام پێویستە ئیحتیمامێکی زیاتری پێ بدرێت چونکە ئێمە زۆر کات بینیمانە لەوەی کە ئەو کێشەیان بۆ دروستە بێ خێزان بەڵام بە شوازێکی ڕێژەی ئێمە باسی ئەو بابەتە ئەکەین ئەگنا ڕاستەکەی بەجلی کوردی ببوونەوە لە وڵاتانی تریش ئاهەنگەکرێت و کورد ئەناسێندرێت بێگومان بەڵام ئەمە ئەرکی دایک و باوک و خێزانە بەگشتی ئەو تەکنیکانە چیە کە پێویستە دایک و باوک بیگرێتە بەر بۆ پەروەردەکردنی مناڵەکەی لە ڕووی کەلتور لە ڕووی شوونات لە ڕووی زمانی کوردی زۆر کات هەیە ئەبێ خێزان بە تایبەتی لە سەرەتاکانی تەمەنەوە لە ڕێگەی بۆ منە پیشاندانی ڤیددیۆیە کە بە مناڵ لەوەی کەجلێکی کوردی لە بەرایە ئەم مناڵە باشە ئەمە ئاستێکی زۆر باشە لەوەی بە چیرۆ گێڕانەوە بۆ مناڵ لەوەی بە بتوانێت لەوەی کە قسەی لەگەڵا بکە ئەمە ئێمە کوردی نەتەوەیەکی بەو شێوازەین ئەمە جلوبەرگمانە پێویستە لە کاتی ئاهەنگەکانمانە ئەم شتانە لەبەر بکەین لە کاتی ئاهەنگەکانمانە ئەم بۆنانە ئەنجام بدەین ئەمە لە ڕێیەکێکی ترەوە دوو هەمینیش لە ڕێگەی یادکردنەوەی ئەو بۆنە گشتیانەی کە هەیە بۆ مناڵ ئەمە ژوا لە مناڵەکە تامەزرۆیەکی زیاتری هەبێ بۆ کورد و بۆ شوناسی کوردی بۆ ناساندنی کۆمەڵگەی خۆی بە کەسانی تریش من نمونەیەک بگەڕمەوە لەم ڕۆژانەیە بوو پورزایەکم هاتەوە تەمەنی 10 ساڵە جلی کوردی لەبەر کرد ڕێک ڤیددیۆی کردەوە بۆ هاوڕەیەکی لە سویدەوە جلەکانی خۆی پیشانەیە باشە منیش دوای لێم پرسی وتم ئەوە چی بوو چی دوو لەگەڵیا وتی من باسی جلە کوردیەکانم کردووە زۆر جوان بۆ بەلامەوە یعنی ئەویش پرسیاری لێ کردووە لەوەی کە ئێوە بۆچی ئەو جرانە بەکارێن بۆچی ئەو جرانە لەبەرەکەن ئەمیش بۆ ڕوون کردوەوە ئێمە بۆ شێوازە کوردین ئەبێ ئەم جرانە لەبەرکەین لە کاتی بۆنەکانە یعنی ئەمە ناساندنی ئەم بابەتەیە بە کەسانی تریش بە هاوڕەکانی ئێمە ئەبێ بزانین لەوەی کە چۆن ئەڵێ بتوانین وای لە مناڵ بکەین کە نەتەوەی خۆی خۆش بوێ یان خاڵێکی ترکە بیرم نەچێ ناساندنی ئەو شوێنانەیە کە بۆ منە مێژووی کووردا یان ناساندنی ئەو شوێنانەیە کە چۆنەڵی وەکو مەتحەف بە کوردی مۆزەخانە باشە ئەو شوێنانی بەگشتی بناسێندرێ بە مناڵ بناسێندرێ بەوەی کە نەتەوەیەکین ئێمە ئاوا بووین یا خۆت بناسێندرێ کە جلوبەرگمان بە شێوازێک چۆنە بە چیرۆک زۆر گرنگە مناڵ تێبگەێنی لەوەی کە تۆ کێی کە تۆ کوردیت کە تۆ زمانێکی جیاوازترت هەیە لە زمانەکانی تر مناڵ بەم شێوازە تێگا نەک بە شێوازێکە بۆ نمونە هەموو شتێکی بخێتە بەردەست تەنیا ئاداب و تەقالیدی کۆمەڵگای خۆمان نەبێت پێدوانیە هەر ئەو کەسانی کە لە بواری پەروەردەیە کارەکان یان دایک و باوکیش پێویستیان بۆ هەیە کە خولێک ببینن بە تایبەت لە زمانی کوردیە کە زمانی کوردی
پاراوتر بکەن ینی هەندێک جار وشەیەکی بیانی بەکارەهێنین بۆ وتنی ڕستەیەکمان باشە ئەگەر ئەمە شوێنێک هەبێت دەورەیەک هەبێت بتوانین کە ئەم خولانە بوترێتەوە بە دایک و باوک و کەسانی کە لە بواری پەروەردەیە کارەکەن باشتر نییە؟ بێگومان ئێمە هەموو کاتێ لە هەر بابەتێکا بێ لە هەر پیشەیەکا بێ پێویستە بەوەیە کە خۆلی زیاتر ببینی وەکو خێزانیش زۆر گرنگە لەوەی کە دایمە خۆیان بۆ نمونە هۆشیار بکەنەوە سەبارەت بە بابەتەکە من خۆم زۆر جاریژەیە هەندێک جار وشەی ئینگلیزی هەن لەم تێکەچێ بەکارێنم لە ناو ڕستەکانمانە خۆ مەرجنیە هەموو کاتێ بەڵام تا ئەتوانی بۆ نمونە ڕێگەی ئەو خولە ئۆنلاینانەوە یان خودت خولیشی ناوێت لە هەمان کاتیشە ئەگەر بە پێچەوانەوە سێریشی کەین ینی بەڕاستی دایک و باوک بای ئەوە هۆشیاری هەیە کە بزانێت کە کێیە کە بۆ نمونە کووردە کە جلەکانی چۆن لەبەرکا باشە کە چۆن فێری مناڵ بکات لەوەی کە بگاتە پرۆسەی فێربوون لە جلوبەرگە لە بەرکردنەکانیانە یعنی ئێمە بۆ هۆشیاری خۆمان ئەگەڕێتەوە ئیتر لە ڕێگەی هەر کەسێکە لە ڕێگەی هەر خولێکە گرنگ نییە گرنگ ئەوەی بگەی بۆ قەنەعەتەی کە تۆ پەروەردەکردنت پێویستە نەک لەوەی کە فێری زانست و زانیاری بکەی بەتەنیا کە ئەمە گرنگێکی ئەو تۆی نییە لە بازنەکانی سەرەتایی یەکەمە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت مامۆستاشنیار بە هیوایەوەی کە ئێمەی کورد ئەوەی کە کوردین جلوبەرگمان وایە زمانمان وایە ئەمە بە کەم سەیری نەکەین و خۆمان لە حەنای وڵاتانی ترە بە سوکتر و لە ئاستێکی خواردار نەبینین ئێمەش بڵێن ئێمە کوردین کاتە بە شانازی ئەمە قوڵکەوە ئەم شانازی وامان لێکات مناڵەکانیشمان بە چێژێکی زیاترەوە فێری زمانی کوردی بکەین.